ئەمڕۆ لە سووریا سێهەمین هەڵبژاردنی ئەنجومەنی یاسادانان بەڕێوە چوو لە کاتێکدا ئەو وڵاتە بەهۆی جەنگ و ئەبڵوقەیە بوونیەوە لە دۆخێکی سەختدایە و هاوڵاتیان لە نەهامەتی و دەربەدەریدا ژیان بەسەر دەبن. ئەمە سێهەمین هەڵبژاردنی ئەنجومەنی یاسادانانە لەو کاتەوەی شۆڕشی سووریا لە 2011 دەستی پێ کردووە کە 1658 کەس خۆیان پاڵاوتووە بۆ گەیشتن بە پەرلەمان لە کاتێکدا خولی دووەم 11341 کەس خۆیان پاڵاوتە بوو. لە دوو هەڵبژاردنی پێشووشدا سەرجەمەوانەی دەرچوون سەر بە حیزبی بەعسی دەسەڵاتدارن کە بەشار ئەسەد سەرۆکایەتی دەکات. شارەزایانیش پێیان وایە ئەنجامی هەڵبژاردنەکان پێشوەختە ڕوونە. هەڵبژاردنەکە دوای ئەوە دێت کە دوو جار دوا خرابوو بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. ئێستاش تەنها لەو ناوچانە بەڕێوە دەچێت کە لەژێر دەسەڵاتی ڕژێمدان و 7400 بنکەی دەنگدانیان تێدا کراوەتەوە. هەرچەندە حکوومەتی سووریا زیاتر نزیکەی لە 60 خاکەکەی بە پشتیوانی رووسیا کۆنتڕۆڵ کردوێتەوە، بەڵام ئێستا کە وڵاتە لە خراپترین دۆخی مرۆییدایە بە بەراورد بە ماوەی 10 ساڵی ڕابردووی جەنگ، ئەوەش بەهۆی هەرەسی پێوانەی بەهای لیرەی سووریا بە جۆرێک کە سووریەکان زۆرینەیان بێتوانن لە دابینکردنی پێداویستی ڕۆژانەیاندا و زۆرینەشیان لە خوارهێڵ هێژاریوە. ئەوەش دەرەنجامی ئابلوقەی ئەمریکا و ئەوروپا لەسەر وڵاتە لە ماوەی ساڵانی ڕابردوودا، هەروەها جێبەجێکردنی یاسای قەیسەر لەلایەن واشنتن لەم ماوەدا بە تەواوی ژیانی پەخستووە. پسپۆڕانیش هۆشداری دەدەن لەوەی ئەو سزایانە بە شێوەیەکی قورستر بۆ داهاتوو هاوڵاتیان باجەکەی بدەن. ئەوکات سەر لە بەیانی ئەمڕۆ لەگەڵ دەستپێکردنی هەڵبژاردنەکاندا دوو تەقینەوە لە نزیک مزگەوتی ئەنەسی کوڕی مالیک لە دیمەشقی پایتەخە ڕوویدا و بەو هۆیەوە کەسێک گیانی لەدەستدا کە پێشتر بەشار ئەسەد چەند جارێک لە بۆنەکاندا نوێژی لێ کردووە. لای خۆشیەوە ئۆپۆزیسیۆنی سووریا بایکۆتی هەڵبژاردنەکەی کردووە و ڕەتی دەکاتەوە هەڵبژاردنەکە هیچ بنەمایەکی سەرەتایی دیموکراتی لەخۆ بکرێت. لەو بارەوە نەسر حەریری سەرۆکی هاوپەیمانی سووری ڕایگەیان ڕژێمی بەشار ئەسەد لەو کاتەوەی یەکەم دڵۆپی خوێنی گەلی سووریای ڕژ هیچ شەرعیەتێکی نییە و هەڵبژاردنەکەش هیچ بنەمایەکی یاسایی نییە. هەروەها عەبدوڕەحمان مستەفا سەرۆکی حکوومەتی کاتی ئۆپۆزیسیۆن ڕایگەیان دیمەشق بەو هەڵبژاردنە خۆی لە چارەسەرکردنی سیاسی دەدزێتەوە و با پێوەری خۆی ڕێگە چارە بۆ قەیرانەکان دادەنێت. بە هەمان شێوە دەسەڵاتی خۆجەیی هەسە دەڕەتی کردەوە هەڵبژاردن لە ناوچەکانی ئەودا بەڕێوە بچێت کە بەشێکی بەرفراوانی پارێزگاکانی ڕەقە و دێرزور و حەسەکە لە ژێر کۆنتڕۆڵی ئەودایە. هاوکات هیچ سندوقێکی دەنگدان لە دەرەوەی وڵات دانەنراوە بۆ هۆیە ملیۆنان سووری ئاوارە و پەنابەر بەشدار نەبوون لەو هەڵبژاردنەدا.